زۆربەی خەڵک ئێستا ئەوە دادەنا ئەویش ئەوەیە نەرمەکەیە پەمپی ناوێ بە بەردەوام ئەو چووکە ڕق بووە کاتێک بوێ پرۆسەی جوودبوون ئەنجامدا ڕاستی دەکاتەوە ئەگەر ئیشی پێ نەمێنێت دەتوانێت بیچەمێنێتەوە ئەمان شتێکی تازەیە ڕەنگە هاوڵاتیانی خۆمان کۆمەڵێکی باشی لە نەزانێت دەعامات چییە یعنی هەر وەکو پێناسەیەکی وردە ئامات چارەسەرکردنی لاوازی سێکسیمان دەداتێت تقریبان بە نسبەی 100% ینی ئەتوانین بڵێن نەخۆشەکە بەڵێ زۆریش بەرزە و ئەسڵەن هاوسەرەکان کە زۆر قەنەعەتیان پێ دەبێت ئێمە کە دایدەنین بۆ ئەو چارەخوازانە و نەشتەرگەری بۆکەین چاندنی دەعامی بۆکەین سیرەکەی دێتەوە دوای فترێ ئەڵێ لە سەروی 190 مقتەنەعم زۆر باشم کە تو کێشەی ڕقبوونی نامێنێ بە هیچ شێوەیە ئەم ئامێرە لە ڕێگای نەشتەرگەریەوە دادەنرێت چی بە بەنجی خۆجی بێ و نیوەی بێ ئەفوو یان بە بەنجی گشتی بێ ئەو ئەمەلیاتی بۆ دەکەین تەمان لەبەرەوەی پسپۆرەکەم ئەوەیە نەشتەرگەری گورچی لەیە و ئەمەش یەکێکە بەشێکە لە پسپۆرێتەکەی ئێمە کە چاندنی ئامێری دەعاماتە تەمان لەم ساڵانەی کۆتاییدا هاتووەتە هەرێمی کوردستان و بە خۆشحاڵی و ئێستا نەخۆشخانەکەمان نەخۆشخانەی میهرەبانی لێرە دەتوانین ئەو ئامێرە نەشتەرگەری بۆ بکەین و دەعامادانین هیچ کێشەیەکی نییە بەڵام بابزانین یعنی ئێمە زۆر جار چارەخواز لەبەر ئەوەی شتێکی تازەیە دکتۆر ئەمە نەوعەکانی چییە ئەمە بۆ کەی باشە و زمانی چۆنە ئێمە بە شێوازێکی کورت بۆی ڕوون بێنە هەموو لایەک دوو شێواز دوو جۆری هەیە جۆرێکیان پێی دەڵێن دەعاماتی نەرم دانێکی کەشی پێڵێن هایدرۆلیک بە پەمپە یعنی نەشتەرگەرێکە خۆی دوو سلندەرە دوو بۆڕیە بە ئاسانتر بکا بە هاوڵاتیان لە ناو چووکە دادەنرێت و بە پەمپەکە لە ناو توورەکەی گوندایەکە دکتۆر پەمپەکە نەخۆشەکە تعلیماتی دەدرێتێ دوای نەشتەرگەری کە پەمپەکە دەستکاری دەکات و چووکەکە ڕق دەبێت و تاکو پرۆسەی جیما دەکات و دواتر دەتوانێت هەر بە دوگمەیەک ئەو چووکە دابسێنێتەوە بینیشێتەوە و جۆرێکی کەشیان هەیە کە زۆربەی خەڵک ئێستا ئەوە دادەنا ئەویش ئەوەیە نەرمەکەیە پەمپی ناوێ بە بەردەوام ئەو چووکە ڕق بووە کاتێک بوێ پرۆسەی جوودبوون ئەنجامدا ڕاستی دەکاتەوە ئەگەر ئیشی پێ نەمێنێت دەتوانێت بیچەمێنێتەوە بۆیە پرۆسیجەرێک نەشتەرگەریەکی تازەیە سەردەمیانەیە ئێستا لە عالەمە بەکاردێت بەڵام نابێ ئیفراتی تێدا بکرێ وەکو چۆن خواردنەکە ئەبێ لە ڕێگای بە شێوازێکی تەندروست بێ ئەم نەشتەرگەریشە وایە یعنی ناکرێ هەر نەخۆشیەکات بڵێ دکتۆر لاوازی سێکسیم هەیە و تکایە ئەوم بۆدانە نەخێوانیە ئێمە پرۆتۆکۆلی تایبەتی خۆی هەیە ئەبێ بە مەرحەلەکانە تێپەڕێ ئەبێ بزانین ئایا تو کابلەیەکی جگەرە کێشە و هیچ مەشاکلێکی کە نییە جگەرەکەی تەرک نەکردو دەوێت لاوازی سێکسەکەی بە دەعاما چارەسەرکران شتیوانیە بۆیە دەبێت ڕێگا و ئوسولی خۆی وەردێت چی لە ڕێگای سۆنەرەوە بێ فحوساتی تایبەتمان هەیە ئەو کاتە بڕیار دەدرێت ئەو ئامێرەی بۆ دابنرێت میهرەبانی دڵسۆزی و لێزانی